منی هەڵگرت لەسەر کورسیەکە خۆی لەسەر کورسەکە دانیشتمنیشی کردە سەر باوشی کۆمەڵێک فعلی ناشرینی پێکردم کە من تەمەنم ئەو کاتە 9 ساڵ. قسەکانی ئەم کچەگەنجە بە خێرایی وەک بۆمب لە نێو سۆشیال میدیادا بڵاو بووە. گروپەکانی ژنان بوونەتە شایەدی دەیان چیرۆکی هاوشێوەی ڕاست. بەپێی سۆشیال میدیای ژنەکان کەم ژن هەیە کە پرسی دەستدرێژیکردنە سەریان لە تەمەنی منداڵیدا نەبوو بێتە بەشێک لە مێژووی ڕەشی ژیانیان. ڕاستدەستی بر بۆ پرسێک کە سەدان ساڵە بە بڤە و عیبە هەژمار دەکرێت و لە نێو کۆمەڵگەدا شاردراوەتەوە، بەڵام ئێستا خەریکە دەبێتە هەڵمەتێکی هۆشیاری گەورە و دەرگایەک بەڕووی هەڵماڵینی دەیان چیرۆکی نەوترا و نەبیستراودا دەکاتەوە. ئێمەی مێینە پێمان شەرم ئەبێ ئەگەر گرفتێک یاخوتند و تیژیە تا حڕۆشێک بەرامبەرمان بکرێ باسی بکەین چکە هەمیشە ئەبیتە جێگای سەرنج بۆ تاکەکان، بەڵام لە ئستەکانێدا بەڕاستی من وای ئەبینەم ژنان ئەو شەرمەیان نەما ئەو ڕێچکەیان شکان ئیتر ئەمە عیب نییە ئێمە باسی بکەین، با ئێمە باسی بکەین بۆ نەوەکانی کەمان ببێتە بەرنامەیەک و بتوانن دەنگیان هەڵبڕن. ئاشکراکردنی پرسی هەراسانکردنی ژنان کە یەکێکە لە شاراوەترین پرسەکان لە کۆمەڵگەیەکی پیاوسالاری و نەریتی وە کەرێمی کوردستاندا لە هەراسانکردنی خوێندکارێکەوە لەلایەن ڕابەرێکی ئاینیەوە دەستی پێکرد. ئەمڕۆژ بووەتە کەمپەینێک کە ژنان تیایدا هاواری مافەزەوتکراوەکانی دەیان ساڵی خۆیان دەکەن، ئەوەی پێویستیشیانە هۆشیاری و پاڵپشتی زیاتری یاساییە. دەقاودەق یاسەیەکی تایبەتمان نییە بۆ بابەتە، بەڵام لە یاسای سزادانی عراقی چەنەها مادەمان هەیە کە ئاماژە بەوەکە ئەگەر هەڕەشە هەبێ ئەگەر تند و تیژیەکە بێ هەر بابەتێکی تر هەبێ بێتە دادگا و سکاڵای خۆی تۆمار کات و ڕێوڕێوی یاسا بگرێت و ئەو کاتە محکەمە بەپێی بەڵگەکان حکم دەرئەکات. ئەگەر چیم بابەتە تا ئێستا بۆ کۆمەڵگەیەکی داخراوی وە کەرێمی کوردستان عیبە و شەرمهێنەر بوو بێت، بەڵام ئەمڕۆ ژنان هۆشیارانەتر دەیانەوێت داکۆکی لە مافی کەسی جەستەیی و ئازادیەکانی خۆیان بکەن. مامۆسایەکی زانکۆش دەڵێت هۆشیاری وەک پێویستێکی بنەڕەتیە و دەبێت لە هەموو سێکتەرەکانەوە ئیشی جددی لەسەر بکرێت. هەر کەسێ لە ئێمە لە ئاستی خۆمان و بەپی بەرپرسیارەتی خۆمان پێویستە بەرامبەر بم بابەتە بوەستینەوە ڕوبەڕووی ببینەوە. لە خێزانەوە ئێماگەر جێوێکی فەراهەم دروستکەین بۆ تاکەکانمان هەر بابەتێک هەبۆ کچەکانمان کە ڕوبەڕووی هەراسانکردن بێتەوە بە دەنگێکی ئازاد و دلێر باسی بکات، شەرم نەکات، ئەمە بۆ خۆی هەنگاوێکی جددیە. دەکرێت لە داهاتوودا پرسی هەراسانکردن و دەست بۆ بردن و ئیستیغلالکردنی ژنان ببێتە هەڵمەتێکی بەرەنگاربوونەوەی گەورە کە هۆشیاری گشتی بۆ نەوەکانی داهاتوو بە دوای خۆیدا بهێنێت و لە ڕووی یاساییشەوە پاڵپشتی زیاتر بۆ دۆزی ڕەوای ژنانی کورد دابین بکات. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.